بەڵێ خوشکەنوور فەرموودا دەیگەن. الو السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکەنووری دڵڕووناک ئەحواڵی جەنابتان چی بەڕێزم؟ باشی یاخوا لە ڕازی بێ هەمیشە دڵڕووناک بێن دادەنور خوای گەورە سەلامەتتان کات. هەربزی مامۆستا دووبارە دەستخۆشی بەرنامەکە لێرەکەم هیوای تەمەند درێژی لۆ خۆت و لۆ ماڵ و منداڵت دەخوازم. یا ڕەبی خوای گەورە جەنابیشتان بەختەوەری دنیا و قیامەت کە بەڕاستی مامۆستا ئەوڕۆ بە پرسیارێک بەشداری دەکەم ئایا ئەو کەسەی کە فەرزی خوا یعنی بەدێنەگەنی نێزوستەکانی نەکا خێری بکە خوالی وەردەگری الحەمدولله بەخۆم قوڵعاخینم نێزکەرم لایانی دینیم زۆر یعنی مەزبوطە بەس يعني هون أو بسيارة من ودريز بوجنا لخوي بزيادة ماست جنابت خود نيا الحمد همو قرآن كيلا بركم إن شاء الله دبي بحافظي همو قرآن بركتي همو قرآن ديتنا وسيلة بختورم جمدان قد بو سلام الدنيا خو بسيارة كده جيش من دريزي لو خود لو مال من دارز دخوازم ولا قل سرتام من خوا قدر بخوال دادي جان خوشکەنوور دەستخۆشی کرد و یاڕەبی خواپاداش داتەوە خشکە دڵڕووناکەکەم پرسیارەکەش دەڵی کەسێ فەرزەکان ناکە نوێژ ناکە ڕۆژوو ناگرێ خێر بکە نوێژ نەکردن لای زۆربەی زانایانی ئیسلام کافرە تەنها هەندێک لە زانایان نەبێت دەڵێن ئەگە بڕوای پێی بوو لە تەمبەڵی دانەی دەکرد گونەهبارێکی هەرە گەورەیە ئیمان و عەقیدەکەی لە مەترسی لێواری لە ناوچوندایە جا کەسێک خوا نەخواستە کە کافر بوو خێرەکانی قبوڵ نابن خێرەکانی خێر لە کافر قبوڵ نابێت کافر هەموو دنیا زێڕ بێ و بیبەخشێت لە پێ بۆ خێر و خێرات هیچی پێ نییە نوێژ لە خێر و خێرات گەورەترە نوێژ لە ڕۆژوش گەورەترە ئەمجا ڕۆژووی فەرزی ڕەمەزان لە خێرکردن گەورەترە زەکاتی لە دەرچێ تا فەرز هەبێ سونەتەکان هیچ نین بەڵام من هەمیشە دەڵێم با دەرگای خێر لەسەر خەڵکدا نەخێن ئەگە کەسێک ڕاستەوخۆ ئەو پرسیارە لە من کا بڵێ ماوەسە من نوێژ ناکەم ڕۆژ و ناگرم بەڵام پارەکەم قماری پێ ناکەم عراقی پێ ناخۆم دەیدەم بە فەقیر و هەژار دڵم دەستت خۆش بێ ئێشتا ئەم کارە بکە مادام دەڵی بۆ خوای دەکەم ها کەوتی بۆ خوای دەکەم نوری خوا هێشتا لە دڵیایەتی سید قوتب بەڕەحمەت بە دەفەرمێ ئیمانی وایە 1 مەتر گڵ لە سەرەتی پشکۆیەکە لە ژێرەوە خەریکە دەمرێ ئەبێ بە ساڵ گڵی لەسەر لابەی ئیمانی وا هەیە 1 تۆس خۆڵەمێشی لەسەر فویەکی لێ بکە یەکسەر ئیمانەکە دەگەشێتەوە 2 کەلیمەی خێری بۆ بڵێ بەسیەتی کەسێک خوا دەکە نوریشی ئیمان لە دڵیا ماوە پاداشتێکی خوای لە بیرە با خێر بکە بە ئومێدی خوا ڕۆژێ ئەم خێرانە دوعای مەزلومێک دوعای هەژارێک دوعای هەتیوێک بێوەژنێکی چاو بە فرمێسکی دانیشتو لەسەر چەند منداڵی یەتیم بە ئیزنی خوا هیدایەتی دەدا نوێژەکانیشی دەکە ڕۆژەکانیشی دەگرێ بەڵام ئەگەر کەسێک ئینکاری نوێژی کرد وتی نوێژ چییە ڕۆژ چیە من بەس هەر ئینسانیت خێر دەکەم نەعوذ بالله پێی کافر دەبێت کافریش بۆ قیامەت ئەجر و پاداشتی نییە بەڵام خێرکردن هەر شتێکی چاکە بەڵکو خوا ڕەحم کا ڕۆژێ بەهۆی ئەم خێرانەوە خوا هیدایەتی بدا خوا هیدایەتی هەموو لایەکمان بدا